سلام علیکم من بەشداربووی چالاکردنەوەی یادگەم لە گروپی 16ەم. سوپاس بۆ خوددا توانیم سوودێکی زۆر لەم کۆرسە وەربگرم. لە ڕووی دەرونیەوە هەموو کەسێ بەپێی پێویست کێشەی هەیە. لەگەڵ ئەم کۆرسە توانیم دەروونێکی ئارام دەستەبەر بکەم و قەناعەتەکانم گۆڕان لە ڕووی دەرونیەوە. هەروەها سترێس و قالاقیم دەربارەی هەموو شتێک کەمتر بۆتەوە و سەبارەت بە عیلم چێژێکی نەبراوی هەیە و هەوڵی بەدەستهێنانی بڕێکی زۆری دەدەم، چونکە لەم سەردەمەدا جەنگی عیلمە نەک هێز. ئێستا بڕوام بەخۆیە کە هەوڵی هەر شتێک بدەم بە دڵنیاییەوە بەدەستی دەهێنم، لەبەر ئەوەی بڕوام بە تواناکانی خۆم هەیە. لە ڕووی لەبەرکردنەوە من پێشتر واتە پێش یادگا لە 4 سەعات تەنها 3 پەڕم لەبەر دەکرد، بەڵام ئێستا تەنها لە ماوەی 15 خولەک 3 پەڕ لەبەر دەکەم بە هەردوو جۆری بینینی و بیستنی. ئێستا دەتوانم 6 ژمارە تەنها لە ماوەی 1 دقە و نیو لەبەر بکەم بەبێ کێشە، ئەمەش لە فەزلی خودایە و دواتر بە یارمەتی ئاواد ئەکادیمیە. بە سەبارەت بە نرخی یادگا شایانی ئەوەیە کە بڕاکەی هەرچەندێک بێت پارەکە بدەیت بەبێ کێشە، چونکە بەڕاستی شایەنە. هەروەها خولەکە لە ئاستێکی زۆر پێشکەوتوودایە. بڕوام وایە کە خوڵێکی وا لە کوردستان بەقەت ئەمە نەبێت لە ڕووی بەهێزیەوە. هەروەها مامۆستاکانیان زۆر بەڕێزن و لەگەڵمان زۆر ماندوو بن. من سوپاس یەکە بە یەکەیان دەکەم. وەرکلامەکانیان قسەیەکی ڕاستین و شایانی ئەوەن کە متمانەی خۆیان بدەیتە دەست. والسلام علیکم ورحمة الله وبركاته.